دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە فستیڤالێکی نێودەوڵەتی هونەری تایبەت بە هونەری شێوەکاری بە شێوەیەکی گشتی بە ئەنجام گەیەنرا و فستیڤالەکە تایبەت بوو بە تەواوی شارەکانی عێراق و بە خۆشحاڵیەوە 6 لە هونەرمەندانی کوردیش بانگشتی ئەو چالاکیە کران و توانیان کە بەکارەکانیان لەنێو ئەو فستیڤال و ئەو پێشانگایە بەشدار بن. گفتوگۆکەم لەسەر تەواوی فستیڤالەکە و گرنگی بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە فستیڤالێکی نێودەوڵەتی دەم شێوەیە بە میوانداری زۆر بەڕێز خاتو شۆخان محەممەد کە بەڕێزیان شێوەکار و پێکەرسازن. خاتو شۆخان زۆر بەخێر بێی. سڵاو لێوێ. سڵاو لە ئێوە لە بینەرانی زۆر سپاس بۆ ئێوە بۆ مەگەزینیش. سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێی. سەرەتا بەڵێم چۆن بوو بەشداریتان کرد لە فستیڤالێکی لەو شێوەیە لە پێشانگایکی لەو شێوەیە کە تایبەت بوو بە تەواوی شارەکانی عێراق و 6 هونەرمەندیش لە تەواوی شارەکانی عێراق و بانگێشت کرابوون و هەستێکی چۆن بوو؟ بەڵێ سەرەتا تاوان ئێمە کە بەشداریمان کرد گروپێک دروست بووین بانگێشت کرابووین لەلایەن ڕەحیم سەیدەوە کە پێشتریش لە دووهۆکە ئەم چەند کەسە بەشدار بوون ئەتوانم بڵێم ئەمە جاری پێشوش ئیبداعمان برد ئەم جارشان جارێکی جێ خۆشحاڵی ئەم جارێکتە ئیبداعمان برد لەگەڵیانە و هەماهەنگێکی خۆش بوو ئێمە جێ خۆشحاڵی بۆ کورد لێ بوون کە لەسەر ئاستی پارێزەکان ئێمە بەشداریمان کرد وەکو سلەیمانی ڕۆڵی بەس چاومان گێڕا لێیە. باشە ئێوەکو هونەرمەندان خۆتان بەشدار بوون یاخود بە ناوی گروپێکەوە بەشداریتان کرد لەنێو پێشانگاکەیە؟ ئێمە نەگە گروپێک بەڵێن هەر وەکو هونەرمەندانی کوردستان و سلەیمانی بەڵێ ئەم مەجموعەیە کە پێشتر ئیبداعمان کرد لەگەڵیانە و ئامادەیی ئەومانتیا و کە بەشداری بکەین ڕۆشت بوون. بەڵێ زۆر باشە. خاتو شۆخان اینجا پێم خۆشە باسێک لە گرنگی بەشدارکردنی هونەرمەندانی کورد بکەین. دیارەمە بەشێک لە وێنەکانن کە ئێوە بەشداریتان تیا کردووە لە و کاتی وێنەگرتن لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی عێراقا بە شێوەیەکی گشتی. بەشداریکردنی هونەرمەندانی کورد دیارە ئەم هەوڵە بەردەوامی هەیە بەشێک لە هونەرمەندانی شارەکانی تری عێراق یان هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە. ئەم هەوڵانە چۆن ئەبینیت؟ من زۆر بە گرنگی ئەزانم بە دڵنیایە کەمە زۆر پێویستە لەبەرەوەی بەرکەوتنێکی باشە لەگەڵ هونەرمەندانی عێراقی و هەم ئاستەکانی تر و هەم کەلتورەکان تێکەڵاوم جارێکی کە و جارێکی تر لە ڕووی نەتەوەی و بابڵێن پارێزگاکانیشە بەرکەوتنێک و هەم ئاهەنگی باش دروست ئەبێت کە لە ڕووی کارەکانیشە جارێکتر بڵێن لە ڕووی فکریەوە جارێک بەرکەوتن دروست ئەبێت لێکتەگەشتێکی تر دروست ئەبێ ئاشنایەکی تر دروست لە ڕووی بابڵێن بابەتە هونەریەکان و هەم لە ڕووی کەسایەتیەکانیشە بابڵێن لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتیەکانیش بۆ ئێمە زەرورە ئەو شتانە. زۆر کاتێ ئەڵێن لە بەشێک لەم کارانەیە هەندێک جار هەیە بەشێک لە هونەرمەندان ناوناوبانگێکی زۆریانەیە هەندێک لە هونەرمەندان ئەبینی کە لە پێشانگا بڵێن جیهانیەکانە بەشداریان کردووە. لەم پێشانگایە بەرکەوتنتان لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی بڵێن عێراقیە بڵێن بەو شێوەی کە بەشێک لە هونەرمەندانی دیار بن کەسایەتی زۆر زۆر دیار بن و زۆر کاتەیە هەندێک کەس حەز ئەکەن کە کاری ئەو هونەرمەندە ببینن چجێ ئەوەی کە کارەکانیان لە پاڵ بەشێک لە هونەرمەندە جیهانیەکانەوە دابنرێت. بەڵێ خۆی ڕاست ئەم 6 هونەرمەند ئەم بەشداری کردو لەم پێشانگایە زۆرینەی هەموو ئاستەکانی تیا بوو هەتا گاتە و ئاستی با بڵێن وەکو ئێمە چۆن خەڵاتی ئیبداعمان وەرگرت و خۆمەکو هونەرمەندێکی پێکەرسازی کە بڵێن ئێستا بڵێن هونەرمەندێکی نێودەوڵاتی ما بڵێن ئەوانش بە هەماشە ئەو ئاسانەی تیا بوو بڵێن تۆ بچن پێشانگاکی وایەوە بتوێنێت لە ڕووی هەمووی ئیسفادەکەی جارێکی تر با بڵێن بەرکەوتن دەبێت لەگەڵ ئەو بابەتە هونەریانە جێ خۆشحاڵیە. خۆی گرنگی و با بڵێن ئامانجی دروستکردنی یاخود پێکۆکۆکردنەوەی بەشێک لەم هونەرمەندانە تەنها بۆ ئەوەیە کە کارەکان نمایش بکرێت یاخود ئامانجی تریشی لە پشتەوەی بێگومان کە تۆ کارێک ئەنجامەیت بەشداری ئەەکەیت پیشان هەمە ئەوان بەر ئێماکەون ئەوان ئێمەش بەر ئەوان ئەکەوین ئامانجەکە شێوەیەک بڵێن لە ڕووی کەلتوری کۆمەڵایەتی و پێشانگاکی نێودەوڵەتی تەمان کە پێشانگاکە کراوەتەوە بەرەو پێشتونێک بەخۆی ئەو بینێت. ئەم شێوازە کارکردنانەی با بڵین هونەرمەندانی عەرەب بە شێوەیەکی گشتی با بڵێم عێراقی لەگەڵ هونەرمەندانی کووردا دیارە هەم کەشوهەوا و هەم ناوچەی ئێمە بڵێن کوردستان بە شێوەیەکی گشتی سەوزایی زۆرە شاخ و داخی زۆرە هەمیشە هونەرمەندان کە کار ئەکەن ئەبینین کە جێپەنجەیەکی خۆیان بە کارەکانەوە دیارە هەم لە ڕەنگەکانەوە هەم لە شێوازی کارکردنەکانەوە ئەمانە
تا چەند لەم پێشانگایە لە کارەکانی ئێوە شابوونی هەبوو هەم لە کارە بڵێ شێوەکاریەکان و بە شێوەیەکی گشتی تابلۆکانە و لە کاری سیرامیک و هەروەها پیکەرەکانیشە بتوێنێتەوە ینی تۆ لە هەر شوێنێک بژیت بەرکەوتی ئەو ناوچەیە وەرەگریت ینی هونەرمەند وایە بەرکەوتی و هەڵی ئەمژێت ینی بێگومان لە تابلۆکانی شاو هەتا لە ئیشەکەی منی شاو ئیشەکانی سیرامیک و کە بەژاریمان کڕۆشە هونەرمەندە بێگومان مەوری کوردی پێوە دیار بووە و هەروە هونەرمەندانی بەغاش با بڵێن ئەوەی کە بڵێن عەرەبن بە هەمان شێواز لە ڕووی ڕەنگ و کەلتور و بابەتە کۆمەڵاتیەکان کە ئەبینیت بەرکەوتی کۆمەڵگەی خۆیانن بەڵام من لە پێشانگای پێشووتر کە لە دووهۆک بووم شتێکم زۆر جوانم بینی کە زۆرێک لە هونەرمەندانی بەغا ئاڵای کوردستانیان دروست کردبوو یان شتێکی جوانترم ئەبینی کە ئەو بڵێ هونەرمەندانی ئەوێکە خۆیان گۆڕی بوو بەجلی کوردی ئێمە خۆیان گۆڕی بوو یعنی عەرەبیش بوون بەغایی بوون هاتبوون خۆیان گۆڕی بجلی کوردی خۆمانیان لەبەرا بوون کە زێ خۆشحاڵی بوو ئەمە ئاڵگۆڕی کللتوریە تا چەند گرنگە بۆ کارەکانی ئێوەش بۆ ئایندە بەدڵنیا گرنگە لەبەرەوەی چۆنەڵێ ڕۆحەتێکی تر دروستە بێ لەبینی ئەو هونەرمەندانە هەم ناسین دروستە بێ تۆ بتێنێتە هونەرمەند دایم پێویستی بە تاقی جیاوازترە شتی تر هەڵەمژی لە ڕووی هونەری و کۆمەڵاتی کۆمەڵەشتی تر بابەتێک زۆر سەرنجی ڕاکێشام ئەویش ئەوە بوو کە هونەرمەنجان بۆ ئەم پێشانگایە لە تەواوی قۆناغەکانی هونەریە بەشداریان تیا کردووە هەندێک جار هەیە هونەرمەندان چەندێک بە ئەزممویش بن چەندێک خاوەنی پێشانگای زۆر بن چەندێک لە پێشانگانی و دەوڵەتەکانی شاکاریان کردوێ زۆر جار هەندێک جار هەیەڵێن بوونی پێشانگایەکی لەم شێوانە و کللتورە جیاوازەکان بۆ ئێمە زۆر جارەیە بڵین جێپەنجەیەکی جیاواز بۆ ئێمە لە کارەکانمانە بەجێڵێ هەندێک جار هەیە کاری هونەرمەندێکی نوێ ئەبێتە جێی سەرنجی ئێمە لەم پێشانگایە بابەتی لەم شێوەیە هەبوو کە هونەرمەندە نوێەکانیش ئەوانەی کە گەنجن تازێنە نێو بوارەکەەوە بتوانن کە کاریگەری لەسەر هونەرمەندانی و ئەزمون دروست بکەن یاخود بە پێچوانەوە بەڵێ بە تاکید یەکی لەو تابلوانە کە بەرچاو بوو لێ کە تەلەبێک و بەشداری کردو هێشتا تەلەب و لە قۆناغی خوێندن نبوو کارێکی واقعی زۆر جوانی کردو جێی سەرنج بەڕاست لە ئاستێکی زۆر زۆر پرۆفشناڵ و گەورە بوو بتوێنێت ینی هونەرمەند بە پێی ئاسی خۆی و شێوازی خۆی کارەکات بەپێی ئەزمموی خۆی تر هەر کەسە بە شێوازەکە هەنە کاتەیە ئیشەکە زۆر ئەوقوتی نەوت لە ڕووی بیرۆکە زۆر بەقوتە بەڵام ئەو کاریکە من بەرچاوم کەوت کە ئەڵم ئاستێکی ئێستا سەرەتایی هەبووە بڵێن لە قۆناغی خوێندنیا بوو ئاستێکی زۆر زۆر گەورەی هەبوو ئەنی لە ئاستی ئیشەکانی تری بگرهانێکی بڵێن زیاتریش بوو بێگومانەوە ئایندێکی باشی لێ چاوەڕانەکرێ ئەخات شۆخان زۆر کاتەیە گرفتێکی هونەرمەندان کە لەوانەیە بڵێم نزیکەی 10 ساڵ زیاترە هونەرمەنجانی خۆڵم هەر لە دەستپێکەوە بەڵام 10 ساڵە زۆر ئەیانۆ کاری لەسەر بکەن و بەڵام دەرچەیەک ئەیانوێ بیدۆزنەوە ئەویش فرۆشتنی کارە هونەریەکانە و زۆر کاتێ ئەمە خەمی زۆرێک لە هونەرمەندانە کە کارە هونەریەکان زۆر بەدڵ و بەگیان بە هیلاکێکی زۆر بە کولفەیەکی زۆر بە ئەنجامەگەنێ هەندێک جار هەیە کێشەی فرۆشتنی کارە هونەریەکان گرفت بۆ هونەرمەندان خۆیان دروستەکات ئەم پێشانگایە تاشەن دەرفەتێکی باش بوو بۆ ئەم بابەتە ئایا تەنها گرفتەکە بڵێم لە کوردستانە کە فرۆشتنی کارە هونەری ئۆرجیناڵەکان کەمن یاخود پێشانگەکانی دەروی کوردستانیش بە هەمان شێوان بتوێنێتە وڵاتی ئێمە واهیانی فەن هەروە ڕۆیشتووە کەمتر با بڵێن لە وڵاتانی دەرەوە کە کارێکەکەی هەمانە و کارە لە وڵاتی ترگە داواکە کورفێکی پارێکی زۆری پێدرێت بەڵام لە وڵاتی خۆمان بەڕاستی بەهۆی هەنێ زروفی تایبەتی وڵاتەکە ینی لاچێ ئەو سەرپڕژانەی نەبێت کە تۆ بتوانی کەسێک بتوانێت کارێکی هونەری بکڕێتەوە و ئەشکرێتەوە بتوێنێت ینی سعرێک لەسەدابنی کارەکان پارەی کردووە با بڵێن سعرێک لەسەدانراوە هەندێک کات فرۆشراوە کاری پێشووتریشمان ئەین با بڵێن لەوێ ئەتوان بڵم هەر لەگەڵ ئەم گروپەیە بووین هەواجز کە بانگێشی کردبووین سید ڕەحیم سەرپەرشتیە کرد ئەو کات لە دووهۆک کارەکانیان لە گەلەری دووهۆک داوا کرا ئێمەش بەپێی ئەوەی کە بڵێن کە سعرە هەنێکی فرۆشراوە هەنێکیشمان دانا بۆ گەلەری بڵێن لە گەلەرەکە بە پێشانگاکی بڵێن بەردەوام ئەمە بتوێنێت تێم کارانی کە بڵێن باز لە فرۆشتنی بکەین ئەو حاڵەتە بەخۆی بنێن بەبێی ئەو شوێنە هەنە لە کارەکانش لە دەرەوە داواکرا هەتا ئەم پێشانگایە لە دەرەوە کە بینیان بڵاو کرایەوە داوای فرۆشتن و بڵێن کڕینیان ئەکرد ئەیان بینی تر بەو شێوازە ئاڕاکاری هەری کەواتە با بڵێم بۆچی هونەرمەندانی پیکەرساز کە من بە تایبەتی خانمان ئەوان ئەتوانم جوابە بەمەوە لەوەیانە بتوێنێتەوە کاری هونەری پیکەرسازی ئیشێکی قۆتی ئەزەڵی پیاوانەی ئەوێ
من وەکو خۆم کاتەکەش بۆ هوەری پەیکەرسازی بۆ مێژووی کورد بۆ نەحتی مۆدێرنا کە چوومەتە پێشەوە پێش میش خاتونێک ترمان هەیە ئاسۆسخانە لە بڵێن با بڵێن ئەو لە کلاسیکا ئیشەکە زۆرتر خانمان کەمتر خوانێن لە بواری پەیکەر لەبەر ئیشێکی بتێنێتێ پیاوانەیە بەڵام ئەگە پێیتە سەر ئەمە هەمان ئەو وردەکارێکە لە ڕسمە ئەیکەیت ئەتوانم بڵێم ئەگەر لە وڵاتێک دەرەوە بێت شێوازی کارکردن ئاسانترە بۆ لەبەر کاتێ من بیرۆکێکدا ئاڕێژم کارەکە ئەنجامەیەم دواتر بە بچووکی دروستەکەم ئێستا ئەم کارێم جاران کە بەشداری بچووکە خۆی گەورم کردووە 5 سانتی من گەورم کردووە بەشازێک مۆدێرنە داڕۆشەت و موادی تایبەتی خۆم تا بەکارهێنەوە ئەم شێوازە کارە لە وڵاتانی دەرەوە بۆ کارەکە بە بچووکی ئەی بیتە بڵێن ئەمە لە یا شوێنێکی بڵێن پرۆفشناڵتر کەسانی پرۆفشناڵ لەوێن جارێکتر بۆ حەجم گەورە دروستەکەین تر ئەو هیلاکی توی ناوێت بۆ هونەرمە دەبێت ئاسین بۆ بنوشتێنێتەوە کۆمەڵەش و ئەنجا لەو شوێنێکە ئیشێکی بڵێن سۆدیۆکت هەبێت و دامێکی مادی کەس دامت ناکات لەو کاتە هەنە کاتێ زۆر کەم دام ئەکرێت ئەمانە دەوری هەیە لێرەکە هونەرێکە ئافرەت ئەبینی کامیان بڵێن تونەڵ هەموو یەک ئاستە بۆ ئەهیلاکی بەس زۆرتر بتوێنێتەوێت بواری پەیکەرسازی بوارێکی تا ڕادەیەک پیاوانەیە بۆ هیوایم کە هەمیشە کاری جوانتر و کاری باشترتان لێ ببینین و نەک تەنها لەم پێشانگای بەڵکو لە پێشانگاکانی دەرەوەی وڵاتیشە کاری ئێوە ببینەوە دووبارە سوپاس بۆ تۆ و سوپاس بۆ هاتنت بۆ کورسات مەگەزین خاتوشۆخان زۆر سپاس گەورەتان کردن سپاس دووبارە بەخێر سپاس بۆ تۆ سپاس بۆ خاتوشۆخان محەممەد شێوەکار کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ